our march. I hope you all sit down now for our march is the Thank you very much. So that's all we had for our closing ceremony. But don't go away. We are going to have our closing performance. So let's have a 5 minutes restless break. So our logistic team will decisions that were good, but also some that should have been at the checking with my fellow comrades. But with that, I'm happy to report we have finally succeeded as the Human Rights Council. ستایلی ئەم جۆرە کۆنفرانسە بەو شێوەیە کە تۆ کە پێشکەش دەکەی بۆ بەشداریکردن لە کۆنفرانسەکە ئەوان دواتر تەوەرەکەت بۆ دیاری ئەەکەن و بۆ دیاریەکەن تۆ دیلگەیتی کام وڵاتی و بابەتی کۆنفرانسەکە ئەسڵان چییە لەبەرەوەی ئەم کۆنفرانسە ساڵانە چەند جارێک بەڕێواچێت لە وڵاتی جیاواز بەڕێواچێ هەر جارێکیش بابەت یا چەند بابەتێک هەڵەبژێرن بابەتەکان لە مافی مرۆڤە لە ژینگەیە لە کۆمەڵێک بابەتی بەم شێوەیە ئەم جارە بابەتەکە بابەتێکی مافی مرۆڤ بوو کنفرانس زیاتر بووی چندێک و گەنجان هەم بدەن و زیاتر بووان گەنجانە ئەوێ دەبیاوێ دیبلۆماسیدا و لۆبیکردن بۆ وڵاتی خۆ کار دکەن و دەخەبتن لە ئەو ساڵ ئەم وەکە شاندا هەرێما کوردستانی و عراقی ئەم بەشدار بوون لێرە وەکە نونەرن هەرێما گەنجن کوردستانی کنفرانسن نێودەوڵەتی هەمی جارمە وەکە نونەرن عراقی دەدەن ناسین زۆر جاران هەیە ئەم دەبێژن ئەم نەشین بەشدار بن لازم ئەم وەک نونەرن کوردستانی بینە ناساندن وەکە هەمە ملەتێندن چونکە مەش مافەیە وەکە هەمە ملەتێدن وەکە نونەرن ملەتی خۆ بەشدار ببن و باس لە ملەتی خۆ بکەین باس لەوان ئێش و ئازار بکەین ئەوین ملەتی مەدیتن لێ مەخابن ئەو هەرچەم مەوەکە نونەرن عراقی دەنە ناسین